بەڕێز سەنگەر کانەبی بە پرسی لقی 23 پارتی دموکراتی کوردستان لە سودۆ لەگەڵمان میوانە کا سەنگەر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان خۆشحاڵم لەگەڵمانی هۆکاری بەرزبوونەوەی دەنگەکانی پارتی و ئەو متمانەی خەڵک لە چیەوە دێ بۆ پارتی. زۆر سوپاس لە بۆ جەنابتان و سەرەتا پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان دەکەم بەبێ جیاوازی بە بۆنەی سەرکەوتنی ئەو پرۆسە گرنگ و چارەنووسازە لە هەرێمی کوردستان و لەو قۆناغە چارەنووسازە و پیرۆزبایی لە جەنابی سەرۆک بارزانی دەکەین کە خەڵکی کوردستان جارێکی دیکە بە ژمارەیەکی یەکجار زۆر و بەرچاو متمانەی خۆیان بەخشیە پارتی دیموکراتی کوردستان هەڵبەتە سەرچاوی ئەو متمانەیەش کۆمەڵێک هۆکار هەیە یەکێک لەو هۆکارانە بریتە لەوەی کە پارتی لە ڕابردوودا بە درێژایی مێژوو خزمەتی بەرچاوی خەڵکی کوردستانی کردیە چ لە شۆڕشە یەک لە دوای یەکەکان چ لە دوای ڕاپەڕین لە شاردا خزمەتی خەڵک کراوە و دەرفەت بە لە بۆ هەمووان ڕەخسێنراوە بۆی بتوانن تواناکانی خۆیان لە هەرێمی کوردستان بەرجەستە بکەن و خەڵک لەو قۆناغەدا بەڕاستی لەو قۆناغە هەستیاری ئێستاش زیاتر ئەوەی کە مەبەستیتی ئارامیە ئاوادانیە پێکەوەیە و ئەو دەرفەتانەیە کە پارتی مەبەستیتی بیڕەخسێنێ لە باش کاک سەنگەر خەڵک ئێستا ئێوەی خستۆتە بەردەم بە پرسیارەتێکی نوێ بۆ دروستکردن و پێژێنانی حکوومەتێکی نوێ ئێوە چی دەکەن بۆەوە؟ ئەو بەرپرسیارەتە نوێیە لە بۆ پارتی بەرپرسیارەتێکی نوێ نییە تازە نییە 32 ساڵە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لە هەموو هەڵبژاردنەکان خەڵکی کوردستان متمانەی پێبەخشیە و هەمیشە لە هەموو قۆناغەکان خستوێتە بەردەمی بەرپرسیارەتی و لە هیچ قۆناغێکدا پارتی لەو بەرپرسیارەتی ڕای نەکردیە ئەگەر شریکەکانیشمان لە قۆناغێکدا بەجیان هێشت بین پارتی بەتەنیا بەرپرسیارەتەکەی بە باش و خراپەکانی ئەوەی لە کوردستان گوزەراوە خستۆتە ئەستۆی سەرشانی خۆی و ئێستا کەش بۆ ئەم قۆناغە پارتی بە تەواوی ئامادەیە کە لە قۆناغی داهاتوو لە قۆناغی دوای ڕاگەیاندنی تەواوی دەرەنجامەکانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئامادەی گفتوگۆیە بۆ پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دەتوانێت ئەو دەرفەتەیە بڕەخسێنێت کە هەموو لایەنەکان بەشداری باوەردی باسەوەکەین کاسەنگەر پرسیارێکی دیکە کە پێم گرنگە ئەوەیە کە ئەنجامەکان تا ڕادێکی زۆر ڕاگەندراوە ینی یەکلای بۆتەوە کە کیە براو یەکەمی هەڵبژاردنەکەی پارتی دیموکراتی کوردستانە ئەنجامەکان ڕاگەندرا لە پاش ڕاگەاندنی ئەنجامەکان ئیتر پێویستە لەسەر لایەنەکان و پارتی چی بکەن ببوورە ئەگەر دەرفەتی ئەوە هەبی جارێ پێش ڕاگەاندنی ئەنجامەکان باز بکەم طبعی هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان کەوتبوونە ئەوەی کە نابێت بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی کوردستان هەڵبژاردن بکرێت دەبێت بەغدا بیکە دەبێت بە لیستی دەنگدەرانی هەرێمی کوردستان نەکرێت بە هی بەغدا بکرێت کۆتاییەکان کۆتاییان پێبێ بەو شێوەیە بەڕۆچ و کوردستان ببتە چوار بازنە پارتی ئامادە بوو ببتە چوار بازنە بە هەموو ئەو مەرج و شێوازی داواکردنی کە لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان داوایان کردبوو بۆ ئەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگەر بەڕێوە بچێ پارتی سەرڕای ئەوەی کە تێبینیشی هەبوو بەڵام سەرباری هەموو تێبینیەکان ئامادە بوو بێتە هەڵبژاردنێک بۆ ئەوەی ئارامی بۆ خەڵکی کوردستان و شەرعیت بگەڕێتەوە بۆ دام و دەستگایەکانی کوردستان بۆ دوای هەڵبژاردنیش بۆ دوای دەرەنجامەکانیش ئێمە چاوەڕێی ئەوەین کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراق بە فەرمی کۆتا دەرەنجامەکانی هەڵبژاردن ڕابگەێنێ دوای ئەوە هەڵبەتە پارتی دیموکراتی کوردستان ئامادەیی ئەوەی هەیە بۆ گفتوگۆکردن لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ ئەوەی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بهێنرێ و ببێتە کابینەی خزمەتکردنی خەڵکی کوردستان. باشە داواکاری پارتی لەلایەنەکان چییە بۆ بەشداریکردن لە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسعود بارزان؟ هەڵبەتە وەکو جەنابیشتان فەرمووتان کابینەی دەیەم لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و بە سەرۆکایەتی ڕێزدار کاک مەسعود بارزانی پێک دەهێنرێ و دەرفەت بە هەموو لایەنەکانی هەرێمی کوردستان لایەنە براوەکانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەدرێت کە بێن بەشدار بن لە خولی لە ئەنجومەنی وەزیران یاخود لە کابینەی دەیەمی هەرێمی کوردستان بەڵام پارتی تاکە مەرجێکی هەیە مەرجەکە بریتە لەوەی کە هیچ قوارەیەکی سیاسی یان لایەنێکی سیاسی دژی بەرژەوەندیە باڵاکانی هەرێمی کوردستان نەبێت دژی یەک پەرلەمانی و یەک حکوومەتی و یەک هێزی پێشمەرگە نەبێت و دژی قوارەی هەرێمی کوردستان نەبێت وەکو قوارە دژی ئەو فیدرالیەتە نەبێت کە ئێستاکە لە هەرێمی کوردستانە و لەگەڵ مانەوەی ئەو قوارەیە بێت کە لە هەرێمی کوردستاندا هەیە. ڤیتۆتان لەسەری جلانێک نییە؟
نەخێر پارتی ڤیتۆی لەسەر هیچ لایەنێک نییە کە دژی قوارەی هەرێمی کوردستان نەبێت. پێتان وایە لایەن هەبێت لە هەرێمی کوردستان دژی قواری هەرێمی کوردستان بێت؟ ئێمە ئەوەی لە ماوەی ڕابردوو لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن دیمان وای تێگەیشتین، وامان بینی و وامان خوێندەوە وە خەڵکی کوردستان هەر لە دەرەنجامی ئەو تێگەیشتەی کە خەڵکانێک هەن لایەنی سیاسی هەن دەیانەوێت قوارەی هەرێمی کوردستان قوارەی سیاسی هەرێمی کوردستان لەبار ببن بڕوخێنن بوەستێنن کۆتایی پێبینن بۆیە دەنگە خۆڵەمێشەکانی کە لە هەرێمی کوردستان هەبوون ئەو دەنگانەی کە لە هەرێمی کوردستان ڕەنگە ئەندام و لایەنگری پارتیژ نەبوو بن بەڵام بۆ مسۆگەرکردنی ئایندەی ئەو وڵات و ئەو نیشتیمانە دەنجیان بە پارتی دیموکراسی کوردستان دەڵێنەوە ئارامی و مانەوەی قوارەی سیاسی هەرێمی. باش ئەو لایەنانەی کە حکوومەت پێگەێنن پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکاتی پارتی دیموکراتی کوردستان ئەو لایەنانەی کە لەگەڵ حکوومەت پێگەێنن بۆچی بەشێکیان کە لە حکوومەتن ینی لە دەرەوە ئۆپۆزیسیۆن و لە ناو حکوومەتیشا دەسەڵاتدارن بۆچی بەشێکیان لە نیوی ڕێگەیە کابینەکە حکوومەتەکە پارتی بەجێهێڵن هۆکاری ئەمە چییە؟ پارتی وەکو خۆی بە درێژایی مێژوو و تەمەنی خۆی هاوڕێ نیوەی ڕێگای هیچ کەسێک نەبووە هیچ لایەنێکی سیاسی نەبووە ئەوە پرینسیپ و مەبادی و ئەخلاقی پارتی نییە بەڵام شریکەکانمان لە زۆر قۆناغدا پارتیان بە تەنیا جێهێشتووە بەڵام پارتی بۆ ئەو جارە وەکو لە پێشی ئێستاش لە بۆ جەنابتم باس کرد تاکە مەرجی ئەوەیە کە ئەو لایەنە سیاسیانەی دێنە ناو کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لەگەڵ یەک پەرلەمان یەک حکوومەت یەک هێزی سیاسی یەک هێزی سەربازی لە هەرێمی کوردستان بن بۆیە ئەو مەرجە دەبێت تەبعاً دەبێت هاوڕێی نیوەی ڕێگەنەوە کەواتە ئەکرێ بڵین ئیتر ئەرکی پارتی قورسترە بێ پارتی هەموو کاتێک ئەرکی قڕز بووە چ لە شاخ و چ لە شار چ لە حکومڕانی چ لە قۆناغە یەک لە دوای یەکتەکانی سەختەکانی کوردستان چ لە شەڕی داعش چ لە پاش 16 ئۆکتۆبەر چ لە ڕیفراندۆم ئەرکی پارتی هەمیشە سەخت بووە و پارتی حزبی بەرپرسیارەتی و حزبی ئەرکە سەختەکانە. باشە دۆخی ناوچەکە ئێستا ئەقڵێ ینی جەنگ ئەڵەنگاری دۆخی ئابووری ناوچەکە بە گشتی گەبارۆ دراوە بە شەڕ بە کێشە بە ئەو قەیرانەی کە لە ناوچەکەیە هەیە پێتان وانە ئێستا ضروریەتە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کاتێک بێ بۆی کە نەبێت بە بەشێک لەوە پارتی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست حزبێکی حساب بۆ کراوە لە دنیادا حزبێکی حساب بۆ کراوە لە عێراقدا حزبێکی حساب بۆ کراوە بۆیە پارتی ئێستا کە دەبینین لە ئاستی عێراقیش حزبی ملیۆن دەنگە لۆیە هەرگیز خۆی ناهێنێتە ئەو مستەوایە لەسەر هەندێک خاڵی زۆر بچووک ململانەی لابەلا بکە و ئایندەی خەڵکی هەرێمی کوردستانی لە بەرچاوە و ئایندەی ئەو قوارە سیاسی کە بە خوێنی ڕووبارێک شەهید بەدەستدا هاتووە لە بەرچاوە بۆیە دڵنیاتان دەکەمەوە لەوەی کە پارتی زۆر گەورەتر بیر دەکاتەوە و لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنەکانیش بینیمان کاتێک هێز و لایەنی سیاسی دیکە هێرشی زۆر گەورەیان دەکردە سەر پارتی ئێمە هەمیشە لەلایەن جەنابی سەرۆکەوە لەلایەن لیژنەی باڵای هەڵبژاردنەکانی پارتیەوە ئاگادار دەکراینەوە کە پێویستە کادیرانی ئێمە خەڵکی ئێمە دان بەخۆدا بگرن بۆی ئەو قۆناغا هەستیارە بە هێمنی و بە ئارامی تێ بپەڕێنین و دڵنیاتان دەکەمەوە لە قۆناغی پاش ڕاگەیاندنی دەرەنجامەکانی هەڵبژاردنیش پارتی بە هەمان بیرکردنەوەی گەورە و بەرپرسیارەتی گەورە بیر دەکاتەوە قۆناغێکی سەختی گەورە تێدەپەڕێنین. پرس سەنگەر کانەبی بە پرسیلقی 23 پارتی دیموکراتی کوردستان سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان کا سەنگەر بەخێر بێت.